باش کاک هەڵۆ ئەلۆ قادرجان ئەحواڵ باشە کاک هەڵۆ خانەقام مەشهوری وایانە تۆ یەکێک لەو چالاکوانانە بووی کە لە وەرتێ هەم بریندار بووی هەم بەشدار بووی دەکرێت پێمان بڵێ سەرەتا یعنی ئامانستان چ بوو لەو چالاکیە و چۆن ڕێکتان ڕێکخرا ئایا تۆ بەشدار بووی و ئامانجی سەرشتان چ بوو لەو جوڵانی ئەو خۆپشاندانە ئەنجامدانی خۆپشاندانە بەڵێ شەشی سڵاو لە خۆت و لە بینەران و بیسەران من ناوم هەڵکەوت ڕسوول قادرا ناسراوم بە هەڵوو خانەقایی بەڵێ ئێمە کۆمەڵە گەنجێک کە ڕۆیشتین پردی ئافیزمان ڕۆیشتن بۆ پردی ئافز بۆ داواکردنی دوو مافی سەرەتایی کە یەکەچیان کارەبا بوو یەکەچیان ڕێدانی ئەو زبڵ و خاشاکە بوو کە گرفتەشی زۆر زۆری لە بۆمە دروست کرد بوو کە شەوی یەکەم ڕۆیشتین خۆپشاندانەی هێمنانن کردو وەڵحاصل ئاسایش و ئانە هاتن و وعد و بەڵێنی 100% پێداین کە ئەمە نوێنەر بووین ئەم برادری کەم نوێنەر بووین نوێنەری ئەو خۆپشاندانە بووین والعاصل بەڵێنەکانیان پێداین و ڕۆژی جمعە لە نائیە کۆبوونەوە چاپێکردین کە یعنی وعدی 100% بۆ یەکشەم کارەبا چابی کە یەکشەم يعني كوبونو لەگەڵ کردنەوەیان ئەو دوو شەشانە 100% چاکەبی بەڵام یەکشەم ڕۆیشەوە کەی ڕۆی کارەبا نەک باشتر نەبوو کە ئەوان بەتەعداوە ئەمە پێم بتن دووشەم دێنەوە ئەوەی ئەوان بەتەعداوە کارەبای ئیقەسری هەبوو کارەبای وەستەیە گوشاندەوە ینی تەعدایەک بوو لەگەڵ خۆپشاندەرانیانە کرد کە فەرمون وەرنە پردی ئافز یا بن وەرنە پردی ئافز ئێمەشکە لەگەڵ کۆمەڵە گەنجێک لەگەڵ کۆمەڵە چالاکوانێکی مەدەنی بێچەک بێ هیچ سەکەشی بەسیتیش ئەمە چوی نوێندەرێ چوینە پردی ئافز چوی نوێندەرێ لەوێندە کۆمەڵە هێزەشی زۆر کە کۆمەڵە هێزەشی گەلک زۆریان هینا و لێندەرێ هاتن گوتیان نوێنەر وەڵا ئەمەش وەڵحاصل قسەن لەگەڵکردن گوتیان کاکەجان ئەگەر بەخۆشی سۆڵەکەن ئەگەر نا بەزەر پێ سۆڵەکەین ئەمە گوتن نەتوان وەڵحاصل یەک لەوان یەک لەمە دەمەقاڵەکە لێ دروست بوو دوایێ بەرپرسەکە و ئانیان هات کە ئەو بووکوژەکە هات سەر سەمەد عومەر بەڵێ کاک هەڵۆ پلەی چییە سەمەد عومەر جێگیری ئاسایشی سۆرانەوە نیە سۆرانە بەڵێ ماوەچیش دەوامی لەوە تێبوو مەسعود ئاسایشی وەرتێ ئەوە لە وەرتێ دەوامی کرد وەڵحاصل بێ یەخود و ئەوان بەمێک زەمینەوە وەناو خەڵکی کەتن بە سیارە و بەتەقەکردن و کە بە لولە فەنگان لە خەڵکیاندا هەتا ئەمنیان کرد بە بەردەسان بە لولە فەنگ و خونکە دەواسان لە منیاندا ئەو زارەی تەقەی ڕوبەڕوویان کرد کە بەخۆ دوسیتە لە گرتە ڤیدیۆەکە کە ئەسەن چۆن ئەکوژرێ ینی تەقا هەوایی نییە تەقا ڕوبەڕوو لە ئەوەیە کە فیشە وەک ئەوەی وە بندەست و پێ و بەڵێ بەڵێ ڤیدیۆکە دیارە چەند کەس بریندار بوو کاک هەڵەوە بزانام خەڵکی تریش بریندار بووە هەر کاک حەسەن شەهید نەبووە بەڵێ دیارە کوڕەگەنجی قەسرێ کە هەر بەلولەسانجی ئەو کوڕی بۆکەکەی بریندارەبی دوای کە لە کاک حەسەنەدا هەردووبارە کوڕەگەنجەی دیکەی قەسرێ هەر بەدەستی ئەو نەعەزانە شەکێک بەر قۆڵیەکەوی بەر باشەکەوی وەڵعافڵ ئەوان بە گولە یەکەشی تریش بریندارە کاک هەڵۆ هەر بە گولە بریندارە کۆمەڵە گەنجەی دیکەیە کە برینیان سۆگ و بۆن منە شەشکان تێدا بوو دداشکانی تێدا بوو ڕوشان و بریندار بوون و بەربوونەوە قورتکە دەباسی تێدا بوو ینی ئەو هێزانی هەر هات بە لۆ تند و تیژی هات ئەوە نەبوو لەگەڵتان بە زمانەچی ئەو هێزە بە شاهیدی خەڵکی مەتیقەی تەعادایەک بوو لە مەتیقەی میان کرد گوتیان کارەبای قەسرێ و مەتیقەی سۆمان هەر هەبوو کارەبای وەرتێ هەر لە حافزیان گوشاندەوە وەکو تەعادایەک گوتیان ئەگەر خۆپشاندەران پیاون بێنە پردی حافز بکرد مامەڵەیەکی ناتەندروستە کاک هەڵۆ دوای ئەوە ڤیددیوەک بڵاو بوویتەوە لە ڤیددیۆکە ئەتوو دوو کەسن بەڕێزەشکەیە کە گوایە بەراعەتتاندایە و پەشیمانن کۆمنتی تو چییە لەسەر ئەوەی بەڵێ توی من ڕوونکردنەوەی تاو لە بۆ بەڵێ ینی
كأوي بيويسا داوي لي بردن كأوي بيويسا اها بيت الشرخات وداوي لي بردن لو خلقي كا اها كورجنزا شيوخي من نية شيما داوي حقي ما في خلشي بالك يا تكر ديها اها لبو بسيط ريشت كأو كهرباء وزي زبلكا بله لو قلت فيديو دا أما لقال كاك أحمد يداينا ك ما مسلسل هي ما مسلسل برجر كي هي اها خلق همو ايناسي ما مسلسل بيودي بمن وقت قوتي كاكلو عملية شكل لبو هالكم تتا أسايش هرشو برشي زوري كرتي تعدى زوري كركا أبدم قريتو والعصل یەک دقەکە إيمان کەڵۆ یەک دقا کەڵۆ ینی دوای خۆپشاندانەکە دوای ئەوان خەڵکیان شەید کردی و برینداریش کردیە هێشتا هەڕەشەتان لەسەر دەکەن هەڕەشە لە گەنجانی وەرتێ بەڵێ چێ نەوانەیە هەڕەشە دەکەن دایان ناسن کاکەڵۆ هموی ناسراون هموی ئەوە عسلێ زانیاری تەواویش دەدەمێ قسەک ڕوونکردنەوە دەستگای ئەمنین یان کادری حزبین دەستگای ئەمنیە سەکدارەکە ئەو هەڕەشە و گڕۆشەی لە ماکات دووەمیش کە مامۆستا زەنجین بەرگرکەی هەموو خەڵگەی ناسی کوڕی بەڕێز مامۆستا مەلا عەبدوڵڵایە پەیوەندی بە موەکل گوتیاڵ و عەزەکەم لە پیاوەتی خۆی ئەویش گوتی عەزەکەم ئیشەکەتان لە بۆ ئەلکەمە میش گوتم ئەمن هیچم نەکردیا من ئەگەر بش کوژرێم خوێنی من لە خوێنی شەید حەسەنی زیاتر نییە با بکوژرێم پێم شەڕەفە ئەمن داوای لێبوردن و ئەوانە ناکەم گوتی نە شێخ سەران پەیوەندی پێوە کردیمە گوتی شێخ سەران چێە کاکەڵۆ شێخ سەر بەڵێ بەڵێ بەرپرسی پۆلیسە پۆلیسی سۆران بەڵێ والعسل گوتکە ئەمن ئەوان نابینم ئەوان بە هیچ شێوەگە من نایەمەکنەوان و داخۆ تەسلیمی وان ناکەم و لێبوردنیش ناکەم بە دوای ئەوەی گوتی کاکە شێخ سەران نایە بەس وەرە وەرەقەشی لە بۆ نردوومە ئەڵێ بابێن بەڵێنە چی بدە کەزارە بۆنەکەن ئەویش هەر بەکو برایەتی و برادایەتی و سیخە پێ بوون سوێن لە ماڵی وان دانیشتین مامۆستا زەنجین زاتایەکی هینا وەرەقەی سپی تێدا بوو کە وەرەقەکەیان هینا دەرێ لەوێن دەرێ بەناوی من هەندێک شت میسرا بوو گوتی پۆلیس داوای ئەوەیە کە هاشتەشی وە بنویسن کەمیش ها دیارە وەرەقەکەم لەبەردەسە و ئەی خوێنمەوە ئەڵێ من هەفتەوە ڕسوڵ قادرم و داوای لێبوردنەکەم و ژێرە شوێنی ناکەم و بەخوای گەورە قەشمەریم بۆ وەرەقەی کرد قەشمەری گوتم ئەمن زەڵامم نەکوشتیا ئەمن تریاکەم لێ نەچیرەیە داوای لێبوردن بکەم باشە نەدی تەزیل کرا یەک دقیقا کەڵکەوت کاکەڵۆ نەدی تەزیل دەکەن کوخینتەوە ینی کولێت گەڕا یعنی ئەو مامۆستایە بە ڕێزە یعنی ئەو بە ڕێزای ئەو کوڕی ئەو مامۆستا سەنجینە نازم داوای لێبوردن دەکەم ناوە بەڵێ زەنجی ینی ئەو فێڵەی لێتان کردیە بەس کوشتی وا دەکات تەزیل دەکرێ بەڵێ بەڵێ پۆلیس فێڵی لەو کوڕی کردیا کە ئەنەما ئەو ببیتە ڕێستی و برا گەورەی ما وەکۆی کە ماڵەشی دیارن ماڵە مامۆستا مەلا محەممەدی بەرگرکەی والحاصل دووبارە ڤیددیوەکەی لۆ شێخ سەرانی نردێنویس گوتیتی کاکە وەڵی هەڵکەوت ڕسوول ئەڵێ ئەمن داوای لێبوردن ناکەم و احتراف ناکەم و ئەگەر دنیاش خرابی گوت دیارە گوتیتی بەڵێنی پێبدە بەڵێنی 4 ملیۆنە پارەیان پێ بدرێ کە بەس دەوازە و بەزم و بازاڕی بێنن گوتم خوێنی شەهیدی ما لەو پارە و ئەوەی زۆر گەورەترە ئەمن دەستدانانم و دڵنیاش بن داوای لێبوردن ناکەم ئەوەی کۆمەڵک شتەشی کەم ئەخوینمەوە ئەویان لێ دەرهینایە و سەوتی منیان دووبارە لەسەر ڤیددیوەکەی دانایە و ڤیددیوەکە کە ئەنەما ئەمنم داوای لێبوردنەکەم من لێرە بە هەموو خەڵکی باڵەکایەتێڵێت واللهی ئەمن لە پێناو خەڵکی فەقیری باڵەکایەتی کە لانکەی شۆڕشە لەوانەی هەموو خەڵگەگە باسی باڵەکایەتی کرێ باڵەکایەتی ئەناسی بڕۆ لە هەر دەرکەشی ماڵەشی باڵەکایەتی بە خاوەن شەهیدا خاوەن تەسخیە لە پێناو ئەو حیزبەی ئەمە خاوەنی ئەو حیزبەینە نەک بنە ماڵە و نازانە فلان و فلان کەس ئەمن لە پێناو ئەو شتەی وام کردووە لە پێناو کارەبا و ژیان و موچەی ئەو خەڵکەی وام کردووە و هیچیش پەشیمان نیمە و تەحەداش ئەەکەم نەزەلامت کوشتیان نەبریندارم کردیان نەتریاکم بۆ نەپردم تەقاندیتەوە کە تۆمەتی ئەویان لە بۆ من دروست کردیا لە بۆ من و ئەمەدی ئەڵێن هاتینە عەتەی تەقینەوە هاتینە پردی تەقینەوە کۆمەڵێک سەواشەکاری لەو خەڵکی بڵاوکەنەوە
بەڵام ئەمن تەحەدا ئەەکەم کە هیچم نەکردیا هیچ لەو شتانە کاک هەڵۆ بەدەر لەوانە بەدەلەوانە کاکەم ئەگەر بشم کوژم ئەها بەس ئەو داوای لێبوردنەت هەموو دێرەکان خیندرایتەوە یان بەس یەک دوو دێرە لە ڤیددیۆکە ئەوەی دیکە تەماشای زارم بکەن بە خەڵک تەماشای دەو بکە تەماشای ئەو ئەوانشکە ئەگەر تێکی کردەوە ئەمە تەحەدایەکەکەم تەحەدایەک بە لە هەر هەموو هێزان یەکات والله داوای لێبوردن ناکەم ئەگەر بشم کوژن والله داوای لێبوردن ناکەم ئەگەر پارچەشم بکەن وە تەحەداش ئەەکەم بە ژیاندا داوای لێبوردن ناکەم ئەوەی کە دەبی بەنا ساری بێتە بندە سوتەیمە داوای لێبوردن لە خۆندڕیدا شەهیدا بکە داوای لێبوردن لە خەڵکی سەرنەوس و خەڵکی وەرتێ و باڵەکایەتی بکە ئەو هێزە سەکدارە وەشانە کە هاتن ڕوبەر و تەقیان بەسەرمەدا کرد و ڕوبەر و خەڵکیان لێ کوشتینە خەڵکیان لێ بریندارکردینە ئێستا هاتینە سەواشەکاریەکە هەر لەوەتەی ئەوانە دروست بووینە هەمووی ژیانیان بە درۆ و دەلەسات و بە بوختان و ئەوانە بەسەر بردووە خەڵکی فەقیر سبکە یعنی ئەو خەڵکی ژن ئەمە سبکەم گەنجەشی بێتاوات کە بەوەڵڵاو بلا ڕسمی وەسەکەشت لە بۆ ئەنێرم بەماوەی 29 ڕۆژان لە کەناڵ ئێنارتیش باسم کردووە و ئاشیکەمەوە بە 29 ڕۆژان 650,000یان لێ وەرگرتیمە ئەو زاری کارەبیان کارەبای هەموو جیرانانم هەبووە لە سەیرانگەیان کارەبای منیان بڕیە باشە بە شاهیدی چوار پێنج بەرپرسی ئەوەی کە تەلەفۆنم لە بۆ کردینە بەواسە یعنی وەرە ئەو کۆڵە پارە لێ وەربگری بەواسەش کارەبان بداتەوە بەواسە کارەبای منیان داکتەوە کارەبای هەروی هەبوو بەس کارەبای من بڕایە چی سەبیلی سێ ساڵاوانە چی مەدەنی بووی مەچوومە داوای حەق کرد یعنی کارەباش تەنەسە دەبڕن کاتێک دەنگ هەڵدەبڕن بەو گەرمایە لە دوای ئەو خۆپشاندانەی لە دوای ئەو خۆپشاندانەی کارەبان بڕاوە وەڵڵاوەبی لە کارەبان بڕاوە هەڕەشەن لێکراوە بوختانت پێکراوە ڤیدیۆی نادروست و سەواشەکارین بەسەردا ساغ بوویتەوە کە ئەو شەوەش کە ئەمە لێن دەرێ بووین ئەمن دەمەوێت ئەو خاڵە زۆر گرینگە کا قادر ئەمن لێرە زۆر سپاس تیبرانی پۆلیسی وەرتێ ئەەکەم وەرتێ یعنی کە خشم و کەسی ئێمەە خەڵکی مەتیقەی مەنا سپاس کاک زەنگەی کام کاک زەنگەی شهید خالد وەرتی کە خەڵک ئێستا بوختان بۆ یەکە یعنی بە مەدەنی بە خۆبەخشی هاتبوو یعنی ئەگەر لەبەر ئەو کۆمەڵە کەسەی نەوبایە کاکێدیە کاکێدی مەلا عەبدوڵڵایە کاک دارەوانە کاک ئەفراسیە مامۆستا زەمیرە ئەو کۆمەڵە کەسانە خۆ بەخش نەهاتبانە بەڕەوانیان نەکردبایە و بەرەیان لە ئاسایشی نەگربای ینی کێشە هەری بوو لە مابینی پۆلیس و ئەوانەش دروست بیکەنیان هێش پۆلیس نەیهێشت زیاتر خەڵک بکوژێ ئەگەنا هەدەفیان ئەمن بوو شهید حەسەن بوو ئەحمەد بەرگرکەی بوو ئۆپرێکە ڤیدیۆکەی یعنی تو پێ دوای کاک هەڵۆ یەک دەقێن تو پێ دوای ئەوان بە بەرنامە هاتبوون هەتە تیرۆرتان بکەن گومان دەکەی بەڵێ چۆن گومان دەکەی چۆن هەست پێ کردبوویە قادر هەموو شەوێ کارەبایی نعیەی وەرتێ و نعیە قەسری پێکەوە ئەبڕا ئەو شەوی کارەبای نعیە قەسری هەبوو کارەبای نعیەی وەرتەیان بڕی وەکو تەحەدای ئەمە لە سۆری و لە پەیزی خۆمان پۆستمان کردبوو ئەو شەو پردی عافیش ئەگرین هەتا داوای کارەبا و ئەوانەمان لە بۆسانەکەن کە ئەو پۆستانیان دیت هەر هەمووی ئاسایش بوو ئاسایش ڕێ کارەبای ئیمەیدای خست کارەبای نعیە قەسری و سمیلان و سۆمان و مەتیقەی سەری هەبوو بەس کارەبای وەرتێ وشابەوە وەکو تەحەدایەک بۆ بیان ئەگەر پیاوەن با خۆپشاندانێ بکەن بزانم ئەو پیاوەنە بەس چێ دەرێ لەو کوشتنتان هاتبوون کاک هەڵۆ بەرمونە قادر هەر کۆمەڵێک زەلامیان دەگەدا بوو یعنی ڕوبەر و هەر هیچ قسەت لەگەڵ ناکردن پەلاماریانەدای ڕوبەر و لیان ڕائەکێشای ئەگەر ئەتو قەزت کوشتنی من نەبی لێم ڕائەکێشی بەلو لە فەنگم لێ ئەدەی قسەی نەشیرن و تهدید بە مەتیقەیەکەی هەتا جنێویان بە هەموو مەتیقەی باڵەکایەتیدایە ئەگەر پیاون ئەگەر ئەومان لێ نەکردن ئەوانەدا نازام شێ وەرن پیاو بن وەرن تێگەی باشە کاکەڵۆگە دوایین قسەتە بێ بە مختصەری سپاست دەکەم واللهی زۆر سپاسی جەناب دەکەم دووبارە و دەبارە و هەزار بارە سپاسی برایانی پۆلیسی وەرتێ بە تایبەتی کاکێدی کاک ئەفراسیا مامۆستا زەمیر دارەوان ئەو کۆمەڵە گەنجە بەڕێزە کاک زەنگەی بەڵێ یعنی ئەوانە دیفاعیان بەڕۆ یعنی پۆلیس ڕێگر بووە گەنە ئاسی تاوانەکە زۆر گەورەتر دەبوو ئێمە هیوادارین بەڵێ پۆلیس ڕێگرنەوە بە خەڵکی زۆر زیاتر ئەکوژرا و بە دیریش خەڵک ئەگیرا و تهدید و شکایەتیشم پێکرا هەتا قیامەتێ شاهیدم لەو ئەوەی باشە کاکەڵۆ زۆر سپاس بۆ تۆ
هاوڕێیان دیدار بوو لەگەڵ کە یەکێک لەو چالاکوانانەی کە بەشدار بوو لە خوپشاندانەکە و ئەڵێت بە فێڵ ئەو دەنگە بە من تۆمار کرای و پەشیمانم برێم ئەوەمە ینی ئەمنیان برتەوێن دەر چیرۆکەکە بەو شێوە بووە ئەمن داوای لێبوردن ناکەم ئەگەر من یەک خاڵ دەڵێم ینی ئەگەر بە هەر هۆکارێک بی کابرا بە قەناعەتەوە نەیکردیە ئەوە زۆر گرنگە کاتە